هەرێم و بەغدا لەسەر تەڵتین و هەژماری من نەگەیشتوونەتە ڕێکەوتن و کێشەی دواکەوتنی دابەشکردنی موچەش بەردەوامە. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی چارەنووسی هەڵبژاردن بە نادیاری ماوەتەوە و ئەگەری کەمبوونەوەی کورسیەکانی پەرلەمانیش هەیە. نوێترین بڕیاری سعودیا بەرامبەر ئەوانەی بەبێ مۆڵەت و بە ڤیزای عەمرە دەیانەوێت فەریزەی حەج بەجێ بگێنن ڕاگەیەندرا. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. سەرەڕای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە ڕێککەوتون بۆ ئەوەی لە چوارچێوەی هەژماری من بانکی بازرگانی عێراقی TBI بەشداری لە بەبانکیکردنی موچەخۆرانی هەرێم بکات، بەڵام بە گوێرەی بەدواداچوونەکان ئەم هەنگاوەی حکوومەتی هەرێمی کوردستان تاگلایانەیە و بانکەکە و حکوومەتی عێراق ئامادەنیندان بە پرۆژەی هەژماری من دابنێن و ئەمە ژوای کردووە کەوا تاوەکو ئێستا دابەشکردنی موچەی مانگی 4 بۆ هەرێمی کوردستان نەنێردرێت. بەو هۆیشەوە ئەم هەفتەیە نەتواندرا دوای تێپەڕبوونی زیاتر لە 1 هەفتە موچەی مانگی 4 دابەش بکرێت. دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند تاوەکو کێشەی ڕادەستکردنی داهاتی ناوەخۆ بە حکوومەتی عێراق و پابەندبوونی حکوومەتی عێراق بە تەڵتین جێبەجێ نەبێت، کێشەی دابەشکردنی موچە بەو شێوەیە هەر بەردەوام دەبێت. دوای ئەوەی دادگای فیدراڵی لە 7 بڕیاری ڕاگررتنی بەشێک لە کارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننیدا بەهۆی سکاڵایەکی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەربارەی چۆنیەتی دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستان و دابەشکردنیان بەسەر پارێزگاکان و هەروەها کورسی کۆتاکان لە ئێستادا کارەکانی کۆمیسیۆن ڕاگیراوە و تاوەکو ئێستا دیار نییە ئایا دادگای فیدراڵی لەسەر ڕۆژی داهاتوو سکاڵەکە یەکلا دەکاتەوە بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی دابکرێت یاخود بەو هۆیەوە دوا دەکەوێت و دەکەوێتە کۆتایی ساڵیان ساڵی داهاتوو. تاوەکو ئێستا کۆمیسیۆنیش بە فەرمی ڕای نەگەیاندووە کەوا ناتوانن هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدەن. شارەزایانی یاسایی پێیان وایە بەو پێی لە سکاڵەکەی پارتی داواکراوە کورسیەکان بە گوێرەی ژمارەی دانیشتوان بێت، بە گوێرەی دەستوری عێراقیش هەر 100,000 کەسێک یەک نوێنەری لە پەرلەمان دەبێت. بۆیە ئەگەر هەیە کە کورسی پەرلەمانی کوردستان لە 100 کورسیەوە بۆ 60 کورسی کەم ببێتەوە، هەرچەندە تاوەکو ئێستا یەکلا نەبووتەوە و بڕیاری کۆتایی لە دەست دادگای فیدراڵیدایە. وەزارەتی ناوخۆی سعودیا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە ڕۆژی 2 تاوەکو 20 حوزەیرانی 2024 سزای سەرپێچکاران لە ڕێسا و ڕێنماییەکانی حەجی ئەم ساڵدا بۆ ئەو کەسانەی بەبێ مۆڵەتی پێشوەختە دەیانەوێت حەج بکەن دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە ئەو کەسانەی بەبێ مۆڵەت حەج بکات پێبژاردننی بۆ دەکرێت بە بڕی 10,000 ریال کە دەکاتە نزیکەی 3,000 دۆلاری ئەمریکی لەگەڵ ناردنەوەی سەرپێچکاران بۆ وڵاتەکانی خۆیان و ڕێگریکردنیان لە چوونە ناو ئەو وڵاتەوە. هەروەها لە ئەگەری دووبارە بوونەوەی ئەو سەرپێچیەدا پێبژاردنەکە دەبێت بە 20,000 ریال. ئەمەش لە کاتێکدایە پێشتر ئاژانسی هەواڵی سعودی ڕاگەیاندبوو هەر کەسێک بە هۆکاری سەرپێچیکردن لە وەرگرتنی مۆڵەتی پێشوەختە بۆ ئەنجامدانی فەریزەی حەج بگیرێت بۆ ماوەی 6 مانگ زیندانی دەکرێت. ستاندەر نووسمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.